دڵنیام نەدەزانی مامۆستایانی وەک ناسری ڕەزازی، محەممەدی مامرێ، حەسەن زیرە، کەریم کابان، ئەیوب عەلی، زەکەریا عەبدوڵڵا، تەواوی هونەرمەندانی کورد گۆرانیەکانیان لەناو یەکدانە ماڵپەڕدا کۆکراوەتەوە کە زۆر حاسان و سادە و ڕێک و لەبارە و تەنانەت تێکستی هەموو گۆرانیەکانیشان هەیە. هەر بۆیە تاکوتایە ڤیدیۆ هاوڕێم بە کە پێت بڵم چۆن هەر کات هەویستت هەر گۆرانیەک تەنانەت ئەگەر بەشێک یا کۆپلەیەکیش لێزانی دەوێدا بینووسێ و گۆرانەکەت بدۆزیەوە وەک بشزانی بێزگە لەو هونەرمەندە سەرەکیەکە گۆرانی وتێتەوە چێری کەژۆ گۆرانیان وتێتەوە و بە دەنگی وانیش جۆت لێبێت. سەرەتا بۆ ویندۆز پێتان دەڵێم و دوایش بۆ مۆبایلەکان وەک ئەندرۆید و ئایفۆنیش پێتان دەڵم کە چۆن وەک ئەپێک لەسەر مۆبایلەکەتان دایپەسێنن. هەرزوو لەگەڵم هاوڕێ بن. ئێستا با بڕۆین لەسەر ماڵپەڕی گۆرانی کوردی.com لەسەر لەپتاپ و دوایش مۆبایل. تەنیا پێویستە لە کڕۆمدا یا لە ئێجدا بنووسن گۆرانی کوردی.com یان بەستەری ماڵپەڕەکەشم لە دیسکریپشنی ئەو ڤیدیۆدا بۆ داناون کە دەتوانن لەسەری دابگرن. کاتێک دەڕۆنە ناو ماڵپەڕەکە، ماڵپەرێکی زۆر حاسان و سادەدان دراوە کە تەواوی هونەرمەندەکانی تێدا. لە ئەوەڵێشدا هەڵبژاردراوە، یعنی ڕۆژانە هەندێک گۆرانی بۆخان هەڵدەبژێن کە دەتوان ئەوان جوێ بدەنێ. هەروەها دوایین گۆرانەکان و گۆرانە نوێیانێک کە بڵاو بوونێتەوە و لە خوارێژدا گۆرانی هونەرمەندەکان. یعنی بۆ نمونە بە ئەحمەد خەلیلەوە بە پیتی دەست پێ دەکا و تا پیتی یە دەڕوا هەر هونەرمەندێک کەویستان دەتوانن دەستە گۆرانەکانی دابرن و گوێ بدەنێ. بۆ نمونە من لەسمە بەشی گەڕان و گۆرانیەکی مامۆستا کەریم کابان سێرش دەکەم. دەنووسم ئەی کەچی خوا دیجوانی ئینتەرێکدا دەگرین دەبین کە گۆرانێکی مامۆستا کەریم کابان دێنێت تێکستەکەشی بە وردی هێناوە هەمووی بۆ نووسینەوە دەتوانن لەسەر داگرتن دابگرن و دەتوان لێرە گوێ بدەنێ. من لەبەرکە کۆپیڕایت نەخۆم گۆرانێکە ناگرم. هەروەها ئەگەر ویستان لەسەر مۆبایل چۆن کەڵکی لێ وەرگرن وەرن با بڕۆین لەسەر ڕوونمای مۆبایلەکە و پێتان بڵێم. لە دیسکریپشنی ئەو ڤیدیۆیەرا بڕۆنە ناو ماڵپەڕی گۆرانی کوردی.com لەسەر سێ نقطەکەی سەرت دابگرن و لە خوارە نووسرا ئەد تو هۆم سکرین. ئەد تو هۆم سکرین لێدەن، دووبارە ئەدێکی دیکە دێنە ئەدەکە دابگرن. ئێستا بڕۆن سەر ڕوونمای سەرەکی مۆبایلەکەتان و لەوێدا گۆرانی کوردی دەبینن. لەسەری دابگرن و دەڕۆنە ناو ماڵپەڕەکە ڕاستەوخۆ. هەر کات ویستان گۆرانیەکتان لۆتکەن یا لە گۆرانیەک گەڕان پێویست نەبڕۆنە ناو ڕۆباتی دیکە وەک ئاهەنگی فایوانە. لەسەرەوە دابگرن و ڕاستەخۆ بڕۆنە ناو ماڵپەڕی گۆرانی کوردی.com و گۆرانەکەتان دانلۆد. زۆر سپاس کە تا ئێرە هاوڕێم بوون. تکایە سابسکرایبتان لەبیر نەچێت و ئەو ڤیدیۆم بۆ لایکەن لەبیرتان بێت. هەرچی هەم بێت لە محەبەتەکانی ئێوەیە.